وهروها خواهي پرزگار لقرآن دفرمي فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها واتا خواهي قورا خلچي لسر أو دين دروس كردوا أي خلچينا أقم وجهك للدين توروبك دين إسلام بابندي دين إسلام أو إسلاميك خواتوي لسر دروس كردوا استا خواهي قورا داوات لناكا تو بيت دەست بە دینێکەوە بگری کە لەگەڵ سروشتی تۆ زۆر جیاوازە نە داوات لێ دەکات دەست بە دینێکەوە بگری کە ڕێک لەگەڵ سروشتی تۆ دێتەوە لەگەڵ سروشتی خۆت دێتەوە ئەمەش زۆر قەزیەکی گرینگە بەڕێزەکانم زۆر گرینگە کە دینەکەمان بەرنامەی خوا کە بۆی داناوین لەگەڵ سروشتی خۆمان دێتەوە نمونە بێنینەوە نمونەیەکی عەقلی واقعی بۆی تێبکەین بۆ نمونە بڵێ زەحمە نەبێت دوو سێ کەس بابێن سوارم سەیارەیە بن کە قەمەرەیەک مارسدیسێکە بۆ نمونە طبیعیە زۆر طبیعیە یعنی بۆ ئەو سیارە مارسدیسە زۆر خۆشە 4-5 نەفەر سواری بۆت بە ئیسراحەت دەڕوات هیچ مشکلە نییە بۆ چونکە ئەو بارە و تەکلیفەی لێنراوە لەگەڵ سروشتی خۆی دێتەوە لە ئەسڵدا ئەو قەمەرەیە بۆ ئەو دروست کراوە 4 نەفەر 5 نەفەری سوار بێت لۆریەکە بۆ ئەوە دروست کراوە باری لێ بنرێ ئێستا بۆ نمونە 4 تەن 5 تەن بە ئەندازەی خۆی کە لێنرا زۆر طبیعی دەڕوا بۆ چونکە ئەو ئەرکەی لەسەری دانرا لەگەڵ سروشتی دروستکردنەکەی خۆی دێتەوە مشکلەی نییە گەڵابەیەک بۆ نمونە چەوی لێبار دەکرێت لمی لێبار دەکرێت بە شەوفەڵ چەو لمی دەخرێتە ناو زۆر طبیعیە چکە بۆ ئەوە دروست کراوە دەگونجێ لەگەڵی ئەی بێت و ئێستا ئەرکەکان لەگەڵ سروشتی دروستکردنەکە بگۆڕین بێنین گەڵابەیەک نەفەری لێبارکەین بە گەڵابە نەفەر بێ و بچێ زۆر ناخۆشە ئیسراحەت ناکە کاکەمە بۆ ئەوە دروست نەکراوە تۆ بچی لە پشتی گەڵابەیەک تەقەتەق و شەقەشەق و بەرز و نزم بیتەوە و هەڵبەز و دابەز یعنی ناڕەحەتە بۆ دروست نەکراوە ئەی بێنین مارسدیسەکە دەی کاکە پەنجەرەکانی بکەنەوە بە چەولمی تێکەین لە جیاتی نەفەر تێکی دەدا بۆ ئەو دروست نەکراوە بە هەمان شێوە تۆی مرۆڤ خوای گەورە بە مسلمانی دروست کردوویت دروستی لەگەڵ دینی ئیسلامیش دەگونجێیت ئەو دینەی کە خوا بۆی ناردووی دینی ئیسلام لەلایەن خواوەیە دروستکردنی تۆش هەر لەلایەن خواوەیە هەردووچی یەکە بۆیە ئەوەی دروستی کردویت ئەویش بەرنامەی بۆ داناویت دەزانێت چی لەگەڵ سروشتی تۆ دەگونجێت دەزانێت چی گونجاوە لەگەڵ سروشتی تۆ بۆیە ئەوەی بۆ داناویت شتێکی جیای بۆ دانە ناویت کەواتە مادام شتێکی جیات بۆ دانەنراوە شتێکت بۆ دانراوە لەگەڵ سروشتی خۆت دێتەوە خوای گەورە دەفەرمێ دەستی پێوە بگرە بەڵام کە هات و مرۆڤ وازی لە دینی ئیسلام هێنا کەوتە شوێن ڕێچکەیەکی تر وەکو ئەوە وایە مارسدیسەکە بچی چەولمی لێبارکەیت ئاوایە ئینسان ژیانی خۆش نابێ بەختەوەر نابێ شوێن هەر ڕێچکەیەکی تر بکەوێت لە ئاینی پیرۆزی ئیسلام